الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، لە فەرموودەی نۆزدەمین لە فەرموودەکانی خۆشەویستمان سەروەرمان درودی خوای لەسەر بی لە شەرحی ئەربعینی نەوەوی، ئەویش کە فەرموودەی عەبدوڵڵاهی کوڕی عەباسە ڕەزامەندی خوای لەسەر بی کە ئیمامی ترمذی ڕیواەتی کردووە و فەرموودەیەکی صحیحە کە دەفەرمێت عن أبي عباس عبد الله بن عباس رضي الله عنهما قال كنت خلف النبي صلى الله عليه وسلم يوما فقال يا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك رفعت الأقلام وجفت الصحف. أما وكو قلت ما لرواية الترمذي لرواية غير الترمذي وكو بونمنا لرواية حاكمي نيسابوري لمستدرك على الصحيحين هاتووە بە یەکدوو بڵێن عیبارەتی زیادەی تێدایە کە لە دوای دەفەرمێت احفظ الله تجده أمامك تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة واعلم أن ما أخطأك لم يكن ليصيبك وما أصابك لم يكن ليخطئك واعلم أن النصر مع الصبر وأن الفرج مع الكرب وأن مع العسر يسرا. بەڕێزان، ئەم فەرموودەیە حەقیقەت فەرموودەیەکی گرنگە، فەرموودەیەکی گەورەیە، فەرموودەیە کە پەیوەندی بە چەندین بابەتەوە هەیە و بە تایبەتی بابەتی عەقیدە و بابەتی بڕوابوون بە قەضا و قەدەر. طبعا وەکو ئاماژەمان پێکرد فەرموودەی عەبدوڵڵاهی کوڕی عەباسە ڕەزامەندی خوای لەسەر بی. طبعا عەبدوڵڵاهی کوڕی عەباس کە یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی و یەکێکە لە هەرە بڵێن محەدیسە گەورەکان و حافظێکی گەورە بووە و فەقیهە و شارەزایەکی بڵێن بلیمەت بووە لە بواری شەرع کە پێغەمبەر درودی خوای لەسەر بی دوعای بۆی کرد و هەروەها مفەسریش بووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی دوعای بۆ کرد فەرمووی اللهم فقهه في الدين وعلمه التأويل يعني التفسير وبويش يكك لا بلين تفسير معتبركاني صحابة كتفسير ابن عباس ولهمان كاد آموزاي پیغمبري خوايا درود خوايا لسربي ويكك لو راوياني كفرمودي زوري روايات كردوا ولا پیغمبر درود خوايا لسربي كبيدا قتري المكثرين للرواية عن النبي صلى الله عليه وسلم لو شش حفت كسيك مشهورا ك1660 حديثي روايت کردووە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی. طبعا لە پێش کوچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 3 ساڵ لەدایک بوو کە دەکەتە ساڵی 618 زاینی و لە ساڵی 68 کوچی وفاتی کرد کە دەکەتە 687 زاینی. طبعا کەواتە ئەو لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بی یەکێک بوو لەو هاوڵانەی کە بڵێن تەمەنی مناڵ بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وفاتی کرد، يعني لە حدودی 13 ساڵی بووە، يعني لەو بینە 13 کەمتر يعني 14 لەو حدودە بووە تەمەنی بوویە. طبعا وەکە باسیشمان کرد یەکێکە لەوانەی کە فەرموودەی زۆری ڕیوایەت کردووە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی. بۆیە دەفەرمێت ابن عباس دەفەرمێت کە من بڵێن گەنج بووم لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دائما دەچووم دەگەڕام بە شوێن سەحابەکان و حتى یەکێکم دیتەوە گوتم وەرە با بچین حەدیث وەربگرین لە سەحابەکە، گوتی ئەو بەجێ نەکردم، گوتی سەحابە زۆرە و پێویست ناکە من و تۆ ئێستا هەوڵی بۆی بدەین. دەفەرمێت من وازم لەو کەسەینا خۆم دەچووم لە دوای هەموو سەحابیەک لە دوای مزگەوت لە دوای دەچووم
پێم شەرم بوو پێم عیب بوو ڕاستەوخۆ بچم ڕوبەڕووی ببمەوە و داوای لێ بکەم بڵێم هاتیمە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بووم بجێڕیەوە دەفەرمێت من لە دوای دەچووم چاوەڕێی ئەوەم دەکرد کە ئەو هاوڕی بدەتەوە و ئەمن ببینی و بانگم بکە ئەو جا بچمە خزمەتی و فەرموودەی لێ وەرگرم حتا تەنانەت جارێک دەفەرمێت من لە دوای یەکێکیان چۆم لە دوای دەچووم ئەو هیچ هاوڕی نەداوە هەتا گەیشتە مالی و چوو ناو ماڵەکەی خۆی و دەرگای پێوەدا ئەمنی نەبینی منیش ئەدەبم کرد بەڕاستی بچم لە دەرگای بدەم چاوەڕێم کرد دانیشتم لەبەر دەرگای و پەڕوویەکم دانا و پەڕوویەک لەوە لەسەر سەرم دانا لەبەر بڵێن ینی خۆر و ڕوژ لەبەر هەتاو ئەو جا دەفەرمێت لەو کاتە بڵێن ئەو ڕەشەبا و هەوا و ئەوە دەهات هەرچی تۆز و غوبار هەبووە دەهاتە ناو چاوم و دەم و چاوم و سرم و ئەو جا من هەر چاوەڕێم کرد ئەدەبم کرد لە دەرگام نەدا هەتا بوو ئەم تەبعەن نوێژی نیوەڕوو بووە دەفەرمێت هەتا نوێژی عەسر پێش نوێژی عەسر ئەو کە دەرگای کردەوە ویستی بێتە دەرێ بچتە نوێژ ئەو جا ئەمنی بینی پێی غەریب بوو فەرمووی چ دەکەی لێرە ئەی ئاموزای پێغەمبەر دوورود خوای لەسەر ئەو جا گوتی منیش فەرمووم منیش پێم گوت من هاتیمە بۆ ئەوەی حەدیث لە تو وەربگرم ئەو جا زۆری پێ نەخۆش بوو گوتی بوو بانگت دەکردم بە منت بگوت بۆ خۆم داهاتمە لای تو ئەو جا فەرمووی علم دەبی کەس بووی بچی نابی علم خۆی بۆت بێت ئەگەر تو هەر علمەک زانستەکەت بتەوێت دەبی خۆت هەوڵی بۆی بدەیت دەبی خۆت بچی نەک ئەو لوتو بێت ئەو جا فەرمووی دوای ماوەیە کە فەرموودی زۆرم کۆ کردەوە برادەرە قەدیمەکەم ئەمنی بینی ئەو جا کە دیتی هەموو ئەو خەڵکە لە دەوروبەرم کوو بوویتەوە حەدیثی بووی دەجێرمەوە ئەو جا ئەو بەبیری هاتەوە ئەو کاتە گوتی ئەو من ئەو کاتی خۆی کە مناڵ بوو ئەوە لە من عاقلتر بوو ئەو چوو توانی علم و زانستێکی زۆر کۆ بکەتەوە حەدیثی زۆر کۆ بکەتەوە کەچی من نەمنتوانی و من بەجێم نەکردووە لەگەلی نەچووم بۆی حتا جارێک دەفەرمێتە بن عەباس لەگەل بڵێن زەیدی کوڕی ثابت کە دەچوو زەیدی کوڕی ثابت لەسەر بڵێن وڵاخێک بووە ئەبن عەباسیش وڵاخەکەی گرتووە لەگەلی چووە و بە زەیدی گوتووە حەدیثم بوو بجێرەوە حتا زەید پێی خۆش نەبووە گوتیتی بەخوا نابی یان دەبی تو بەی سواربی ئەمن دابەزم یان دەبی منیش دابەزم یان دەبی توش بەی سواربی ئەو جا ابن عەباس دەفەرمێت نە ئەتوو دادەبەزی نە منیش سوارە بم لەبەر ئەوە ئێمە ئەوها فێرکراوین کە تعظیمی زانایەکانمان بکەین و بە گەورە و بەڕێزەوە مامەڵەیان لەگەڵ بکەین ئەتوو دەبی لەسەرەوە بی من لە خوارەوە بم ئەو جا حەدیثم بوو بجێڕیەوە بۆ ئەوەی کە ئێمە بەو شێوازە فێربووینەوە بەو شێوازە علم وەرەگرم و بۆیە بەڕێزان ینی ژیاننامەی ابن عەباس ینی پڕە لە سەروەری و لە بڵێن هەرسوکەوت و مەواقفی زۆر گەورە دەینە سەر شەرحی فەرموودەکە بەڕێزان طبعاً ینی ابن ڕەجەبی حەمبەلی کتابێکی داناوە لەسەر شەرحی ئەم حەدیثە يعني ئەمە یەک فەرموودەیە طبعاً وەکو پێشتریش باسمان کرد ابن ڕەجەب شەرحی ڕبعینەوەیەشی کردووە کە 8 حەدیثێکی ئیزافە کردووە لە خۆیەوە بوویتە 50 حەدیث وەکو گوتمان پێدەگوترێ الخەمسین الڕەجەبیە بەڵام يعني لەبەر گرنگی ئەم فەرموودەیە کتابێکی داناوە نامیلکەیەکی داناوە شەرحی ئەمە ئێستاوە طبعا ئەم کتێبە يعني طبعش بووە بە ناوی نور الاقتباس في مشكاة وصية الرسول لابن عباس نور الاقتباس في مشكاة وصية الرسول لابن عباس كأما وكو كتابك داينا و بلين بدور درجي بتفصيلي شرح حديث كدك بوي برزان يعني ما حقيقة يعني دبي كرتي كينا وإلا بلين معناي أم حديثة زور زور قورة وزور فروانة وزور بابت لخوي دقري لسرتا حديثك ابن عباس ده فرميت كنت خلف النبي صلى الله عليه وسلم أوش آماجيك برزان ك صحابي پیغمبر صلی الله علیه وسلم زۆر بڵێن متواضع بوون زۆر بەڕێزەوە مامەڵەیان دەکرد لەگەڵ پیغمبر صلی الله علیه وسلم بۆیە زانایان دەفەرمون دوو معنای هەیە یان ئەوەیە لەسەر وڵاخەکە حتا هەندێک لە زانایان دەفەرمێن گوێ درێژ بووە ئەم وڵاخە کە پیغمبر صلی الله علیه وسلم لەسەری بووە حتا ئەمە یەکێکە لەوانەی کە دلالتی تواضعی پیغمبر صلی الله علیه وسلم کە پیغمبر صلی الله علیه وسلم ئەو کاتە دەیتوانی دنیا هەموو لە بەردەستی خۆی بوو بەڵام ئەوەندە متواضع بووە تەنانەت لە وڵاخە کە وەکو جێدرێژ پێی ئاسایی بووە لەسەری سوار بووە دەفەرمێت سەحابەکان لەو کاتە وەکو ڕێزێک لەبوو پیغمبر صلی الله علیه وسلم
پێش نەدەکەوتن یان تەنانەت لە پاڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم نەداواتن بەڵکو لە پشتەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڕۆیشتن. بۆ ئێمە زۆر فەرموودی تریشمان هەیە بۆ نمونە معاذ کوڕی جەبەل کە دەفەرمێت كنت رديف النبي صلى الله عليه وسلم، يعني من لە پشتەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕۆیشتم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو های فەرموو. لێرەش دەفەرمێت كنت خلف النبي صلى الله عليه وسلم. ابن عباس دەفەرمێت من لە دوای پێغەمبەر بووم درودی خوای لەسەر بی. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا غلام، یا غلام ئەمەش دەلالەتی ئەوەیە کە وەکو گوتمان ابن عباس لەو کاتە تەمەنی گچکە بووە، وەکو باسمان کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد تەمەنی 13 ساڵێک بووە ئەو لەو حدودە، چونکە 3 ساڵ پێش کوچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ابن عباس لەدایک بووە، کەواتە ئەو مناڵێک بووە هەرزەکارێک بووە لەو کاتە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چی؟ فەرمووی یا غلام. بزانە ئەو جا چەند بەڕێز بووە، چەند ڕێزی پێغەمبەری گرتووە صلی الله عليه وسلم بە شێوازێک مامەڵەی لەگەڵ کردووە. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستیتی کۆمەڵە ئامۆژگاری زۆر گرنگ بیدەت بەم مناڵە و بەم هەرزەکارە. کەواتە ئەمەش بەڕاستی ئینسانی مسلمان مەفروزەوە کاتی کە تەنانەت ئەگەر لەگەڵ منداڵیش دابنیشی لەگەڵ هەرزەکاران یعنی قسەی خێر ئامۆژگاریان بکە بە ئوموری خێر. بۆیە فەرمووی یا غولام ئینی ئوعەلیموکە کەلیماتین، فەرمووی ئەی مناڵ من کۆمەڵە وشەت پێ دەڵێم، کۆمەڵە ئامۆژگاری و وەسیەتم هەیە بۆ تو. کەلیمات یعنی لێرە کۆمەڵە بابەت و کۆمەڵە ئامۆژگاریم هەیە بۆ تو. بۆیە یەکەم ئامۆژگاری و یەکەم وشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چی؟ فەرمووی احفظ الله يحفظك، احفظ الله يحفظك. بەڕێزان وشەیەکی زۆر کورتە، دوو عیبارەتە، سێ وشەیە و بڕگەیەکە و عیبارەتێکی زۆر کورتە بەڵام زۆر پڕمەعنا و پڕواتایە، زۆر بڵێن بە قەدر و بە قیمەتە ئەم قسەیە. دەفەرمێت احفظ الله يحفظك، یعنی چی؟ یعنی خوا بپارێزە، خواش دەتپارێزی. ئەمە معنای بڵێن حرفی نەسی قسەکەیە. بەڵام یعنی چی بەڕێزان؟ یعنی چی خوا بپارێزە؟ یعنی ئاگات لێبی ئەتوو بەندەی خوای، بۆیە سنوورەکانی خوا بپارێزە نەبەزینە، بۆیە فەرمانەکانی خوا جێبەجێ بکە، قەدەغەکراوەکان و حەرامەکانی خوا دوورکەوە، لەو شەریعەتی خوا بپارێزە. تو لەسەر دنیا کە دەژی بزانە تو کە بەندەی خوای عەبدی خوای نابی سەرپێچی فەرمانی خوا بکەی، نابی لە فەرمانی خوا دەربچی. پابەندبوونی ئینسان بە قسە و بەکردەوە و بە هەڵسو و کەوت و بە ڕفتار و بە ئاکار دەبی بە هەموو ئیسلامەوە. ئودخولوا فی السلم کافە. احفظ الله. باشە خوای گەورە بەڕێزان لە صیفاتی ئەهلی بەهەشت دەفەرمی چی؟ کە باسی صیفاتی ئەهلی بەهەشت دەکە لە ڕۆژی قیامەت. ئەهلی بەهەشت چ دەڵێن کە دەچنە بەهەشت؟ دەفەرمێت هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب. بۆیە ابن عباس هەر خودی ابن عباس ڕاوی ئەم حەدیثە لە تەفسیری حەفیظ دەفەرمێت هو الحافظ لأمر الله، هو الحافظ لأمر، ئەوەی کە ئەمری خوا بپارێزی. بۆیە خوا دەفەرمێت چی؟ خوا کە باسی بەهەشت دەکە، بەهەشت بۆ چێیە؟ خوای گەورە دەفەرمێت هذا ما توعدون، ئەم بەهەشتەی کە من وعدم بە چێدایە؟ وعدم بەو کەسە داوە لكل أواب حفيظ، لەبوو هەموو کەسێک کە ئەوابە، کە یعنی کەثیر التەوبە، ئەگەر تووشی گونەح و تاوانیش بوو زوو استیغفارەکە، زوو پێشەمانە بیتەوە، زوو دەگەڕێیتەوە بۆ لای خوای گەورە. ترسی خوا لە ناو دڵی پڕ بووە، لە ترسی خوا لە سەرپێچی فەرمانی خوا ناکە. ولكل أواب حفيظ. و یەک لە صیفاتەکانی ئەو کەسەی کە مزجینی بەهەشتی پێدراوە دەبێ حەفیظ بی. حەفیظ چێیە؟ وەکو ابن عباس دەفەرمێت الحافظ لأمر الله، ئەوەی کە فەرمانی خوا بپارێزی. بۆیە فەرمووی چێیە ئەو کەسەی کە فەرمانی خوا دەپارێزی؟ من خشي الرحمن بالغیب وجاء بقلب منیب، ئەو کەسەیە کە لە خوا دەترسی بەغەیب، نەک تەنیا لە پێشچاوی خەڵک، ئەگە لە هەر چێیەک بی، لە هەر جێیەک بی، وەکو لە فەرمودەی پێشتر اتق الله حيثما كنت، لە هەر جێیەک بی، شەو بی بەڕۆژ بی، قسە بی کردەوە بی، هەر شێوازێک بی، ئینسان دەبی لە خوا بترسی. بۆیە بەڕێزان احفظ الله
ئەمە یعنی منطوقە، یعنی ئەمری خوا بپارێزە. باشە لە چی بپارێزی؟ طبعاً وەکو گوتمان هەموو فەرمانەکان دەگرتەوە، بەڵام وەکو چەند نمونەیەک بۆ نمونە عیبادەتەکان ئەوەی کە فەرزە خوای گەورە فەرزی کردووە لەسەر ئینسان دەبی بپارێزی، و لە هەمووی گرنگتر نوێژەکان. بزانە خوا دەفەرمێ چی؟ دەفەرمێت حافظوا على الصلوات والصلاة الوسطى. حافظوا، ئاگاتان لە نوێژەکانتان بی، نوێژەکانتان بپارێزن، یعنی لە کاتی خۆی ئەنجامی بدەن وەکو خوا دەیەوێت، چۆن فەرزی کردووە بە نوێژێکی تەواو، بە نوێژێکی کامل و تەواو. باشە پارێزگاری لە نوێژەکانتان بکەن. وەسەڵات الوسطى کە بڵێن تەفسیری جیاواز هەیە، بەهێزترینیان ئەوەیە کە وەکو لە حەدیث هاتووە کە دەفەرمێت باسی نوێژی عەسرە. لەبەرچی و حتى فرمودەیەکی تر هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت من ترك صلاة العصر فقد حبط عمله. بۆیە نوێژی بڵێن عەسر زیاتر تەرکیز و تایبەتمەندی خۆی هەیە و زیاتر بڵێن باس کراوە. ئەوجا پێغەمبەر درودی خوای لەسەر بی لە فرمودەیەک دەفەرمێت چی؟ دەفەرمێت 5 صلوات كتبهن الله في اليوم والليلة. 5 نوێژن کە خوای گەورە فەرزی کردووە لە شەو و ڕۆژێکدا. فمن حفظهن كان له عند الله عهد أن يدخله الجنة. ئەوەی کە پارێزگاری لەو 5 نوێژە بکە، خوا عهدی داوە لەسەر خۆی کە ئللا ئەو کەسە دەبەت بوو بەهەشت. ومن ضيعهن لم يكن له عند الله عهد فإن شاء عذبه وإن شاء غفر له. زانە بەڕێزان فەرمووی بەڵام ئەوەی کە پارێزگاری لەو 5 نوێژەنەکە، خوا عهدی نەداوە، وعدی نەداوە کە بی بەهەشت، یان ئەوەیە دەکەویتە مەشیئەتی بەر مەشیئەتی خوا، بەر ویستی خوا. ئەگە ویستی خوای گەورە عەزابی دەدا، ئەگەریش ویستی ڕەحمی پێ دەکە و بڵێن لێ خۆشەبی. لە فەرمودەیەکی تر کە ئیمامی ئەحمەد و ابن حیبان بە صەحیحی داناوە ڕیوایەتیان کردووە، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت من حافظ عليها كانت له نورا وبرهانا ونجاة يوم القيامة. ئەوەی کە پارێزگاری لەو 5 نوێژەی کە یعنی بەڵگەی مسلمانەتی مسلمان ئەم نوێژەیە بەڕێزان، هەویەی ئینسانی مسلمان ئەو نوێژانەیە، چونکە تەنیا ئەم ڕوکنە دووبارە دەبیتەوە، 5 بارە دەبیتەوە ڕۆژانە. بەڵام هەندی ڕۆژیە ساڵی جارەکە، هەندی حەجە عمری جارەکە، هەندی زەکاتە ئەسڵەن ئێوە هەیە هەتا دەمری زەکات فەرز نابی لەسەری، بەس تەنیا فەرزە لەسەر بڵێن دەوڵەمەندەکان. بڵێن هەندی وشەی شەهادەیە عمری جارەکە، کابرایەکە جارێک شەهادە دەینی و تەوا داخلی بازنەی ئیسلامە بی. بەڵام نوێژە کە ڕۆژانە 5 جار دووبارە دەبیتەوە. و تەنانەت ئەوەی کە پەیوەندی بە نوێژیشەوە هەیە کە تەهارەیە، کە دەست نوێژە، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت چی؟ دەفەرمێت ولا يحافظ على الوضوء إلا مؤمن. ئەو کەسە ئەوەی کە چێ ئیماندار، ئەوەی کە پارێزگاری لەسەر لە دەستنوێژەکە، یعنی دەستنوێژەکەش زۆر گرنگی پێدراوە، لەبەرەوە یەکێکە لە مەرجەکانی نوێژ ئەو نوێژە قبول نییە ئەگەر دەستنوێژەکە تەواو نەبی. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی، طبعا کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردووە و شێخ ئەلبانی بە صەحیحی داناوە، دەفەرمێت ولا يحافظ على الوضوء إلا مؤمن. إلا کەسێکی ئیماندارە ئەوەی کە یعنی بڵێن پارێزگاری لە دەستنوێژەکەش دەکە، محافظەی لەسەرەکە، دەستنوێژێکی ڕێک و پێچ و جوان و بڵێن مەزبوط دەگری. ئەوەی پەیوەندی بە زەکاتەوە هەیە بەڕێزان، خوای گەورە دەفەرمی چی؟ ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. یعنی تەنانەت زەکات یان سەدەقە بەخشین، یعنی دەبی ئینسان پارێزگاری لێ بکە. پارێزگاری یعنی چی؟ بۆ نمونە لێرە خوا دەفەرمی چی؟ بەتاڵی مەکەوە بە منەتکردن یان ئەزیەتدانی ئەو کەسە، یان منەتکردن یان داواکردنی مەسەلەن داوایەکی بەرامبەر ئەو پارە ئەو زەکاتەی کە دەیدێ، یان ئەو بەخشینە و ئەو بڵێن سەدەقەی کە دەدێ داوای مقابل لێ بکەی، یان بڵێن ئەوەی بکەی، بڵێن ئەزیەتی بدەی، یان منەتی بەسەر بکەی. خوا دەفەرمێت لا تبطلوا، کەواتە ئەگە منەتی بەسەر بکەی، ئەزیەتی بدەی، بە مقابل شتی پێ بدەی، وەکو ئەوەیە کە ئەتوو بەتاڵت کرد و نەتپاراست، زەکاتەکەی خۆت نەپاراست. ئەو جا بەڕێزان مەسەلەن ئەوەی پەیوەندی بە تەنانەت مەسەلەن سوند خواردن، بزانە خوای گەورە کە باسی سوندە دەفەرمێت واحفظوا أيمانكم، واحفظوا أيمانكم،
يعني ئەو سووندانەی کە ئەو لەن سوند مەخۆ ئەگەر زۆر نەبی ئەگەر خواردتیش بە حەق بە درونە بە حەق سوندەکە بخۆ ئەو جار ئەگەر سوندت تخوار یعنی سوندەکەت مەشچینە ئەگەر شکاندت کەفارەکەی بدە کەواتە ئەمەیە شێوازی پاراستنی سوندەکە بۆیە بەڕێزان ئەمە پەیوەندی بە هەموو کار و کردەوەیەک و ڕفتارێکی ئینسانەوە هەیە ئینسان دەبی خوا چۆن ویستیتی چۆن دایناوە شەرع چۆن پێی گوتووە چۆن فێر بووی ئیسلام چ داوا لە ئێمە دەکە دەبی بەو شێوازە ئێمە جێبەجێ بکەین هەتا ئەم وشەیە تەطبیق بکەین ئەویش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی احفظ الله ئێمە چۆن خوا دەپارێزین دەبی عیبادەت و بڵێن فەرمانەکانی خوا جێبەجێ بکەین هەتا بتوانین بڵێن ئێمە فعلەن شریعەتی خوامان پاراستووە ئەوجا بەڕێزان ئینسان خۆی بپارێزی لە سەرپێچی و لە گونەح و تاوان و لە قەدەغە کراوەکان و حرامەکان بۆ نمونە مەسەلەن ئەوەی کە پەیوەندی بە زمان و پەیوەندی بە دەم و بە خواردن و بەوەوە هەیە و ئەوەی کە پەیوەندی بە حفظی فەرجەوە هەیە کە ئینسان دامێنێ خۆی بپارێزی لە حرام پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی صحیح کە ئیمامی بوخاری ڕیوایەتەکە دەفەرمێت من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة زانە بەڕێزان گرنتی بەهەشت دەدەم بە کەسێک چێ ئەو کەسە یا رسول الله ئەو کەسەی کە گرنتی بدەت بە من کە ئەوەی لە نێوان هەردوو ڕیشی لحیەیهی مەبەستی پێ ڕیش و سمێلیتی مەبەستی پێ دەمیتی ئەوەی کە گرنتی بە من بدە کە بتوانیتن دەمێ خۆی بپارێزی چێ ئەوەی کە دێتە دەرێ وەکو قسە و قسەکردن چێ ئەوەی کە دەچتە ژوورێ وەکو خواردن و خواردنەوە کە ئەوەی بێتە دەرێش بە پێی شەرعی خوابی و حەلال بی ئەوەی کە دەچتە ژوورێش حەلال بی و حەرام نەچتە ناو ئەم دەمە ئەوجا وما بین ڕجلەیهی کە ئینسان فەرجی خۆی دامێنی خۆی بپارێزی لە حەرام پێغەمبەر صلی الله علیه و سلم مزجینی بەهەشتی پێ داوە بۆیە خوای گەورە دەفەرمی چی والحافظین فروجهم والحافظات ئەوانەیە صفاتی ئیماندارە ڕاستەقینەکان و صفاتی ئەهلی بەهەشت والحافظین فروجهم والحافظات ئەوانەی کە دامێنی خۆیان دەپارێزن چ لە پیاوان چ لە بڵێن ئافرەتان بۆیە بەڕێزان ئەمە هەموو عیبادات دەگرتەوە هەموو معاملات و هەموو بڵێن بابەتەکان و ژیانی ئینسانی هەمووی دەگرتەوە ئینسان دەبی لە ژیانی خۆیدا لەسەر پروگرام و پەیام و ڕێبازی پێغەمبەر درود خوای لەسەر بی لەسەر نەهجی ئیسلام ژیانی ببەتە سەر ئەوجا ئەم وشەیە تەطبیقە کە دەتوانی بڵێ ئەم وشەی تەطبیق کردی لە ژیانی خۆیدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی احفظ الله باشە احفظ الله ئەمە ئەمرە ئەمە فەرمانە لەبوو ئیماندار لەبوو مسلمان ئەدی پاداشتەکەی چییە پاداشتی احفظ الله پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی یحفظکە بۆیە بەڕێزان وەکو قاعدەیەکە دەڵێ الجزاء من جنس العمل الجزاء من جنس العمل پاداشت لە جووری کردەوەیە ئەتو چ کردەوەیەک ئەنجامە دەی پاداشتەکەش لەو جوورە دەبی بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی احفظ الله یحفظکە تو خوا بپارێزە سنوورەکانی خوا بپارێزە خواش دەتپارێزی طبعا ئەمە زۆر جووری ترمان هەیە لە قورئان هاوشێوەی ئەم بڵێن فەرمودەیە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێت ئەوفوا بعهدی ئوفی بعهدیکم ئەوفوا بعهدی پاداشتەکە ئوفی بعهدیکم اذكروني أذكركم باسی من بکەن منیش باستان دەکەم إن تنصروا الله ينصركم ئێوە ئەگەر خوا سەر بێخن منیش سەرتان دێخم یعنی چۆن خوا سەر بێخن یعنی دینی خوا سەر بێخن یعنی دینی خوا جێبەجێ بکەن یعنی ملکەچی فەرمانی خوا بن باشە کەواتە بزانە ئەمە هەمووی الجزاء من جنس عمل بوی خوای گەورە دەفەرمی چی والذین اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم سبحان الله ئەوانەی کە خوان حەزیان لە هیدایەتە خوان ڕێ هیدایەت اختیارەکەن خوان دانەوێت ملکەچی فەرمانی خوای گەورە بن زادهم هدى خوای گەورەش
ئەوەندێ تر ثەبات و ئستیقامەیان پێ دەبەخشی. بەڵام یەکێک لە خۆیەوە نەیەوێت وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی كل أمتي يدخلون الجنة إلا من أبى، هەموو ئومەتێ من دەچنە بەهەشت ئللا ئەو کەسەی کە نەیەوێت، ئەوێ بڵێت من نامەوێت بچمە بەهەشت. سەحابەکان فەرموویان ومن يأبى يا رسول الله، باشە چێ هەیە نەیەوێت بچتە بەهەشت ئەی پێغەمبەری خوا، چێ هەیە ڕەفز بکە بچتە بەهەشت؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. فەرمووی ئەوەی کە جێڕایەلی من بکە ئەمە دەچتە بەهەشت، ئەوەی سەرپێچی فەرمانی و بڵێن پابند نەبی بە قورئان و سونە بەدین، ئەمە فقط ئەبە، دیارە ناوێت. کاکە تو دەتەوێت بچیە بەهەشت، ئەلا ئینە سلعة الله غالیە، ئەلا ئینە سلعة الله الجنة. بضاعە و سلعەی خوا ئەوها ئاسان نییە، گرانبەهایە، بەهەشت ئەوها ئاسان نییە، بۆیە دەبی ماندووبی بووی، دەبی هەوڵی بووی بدەیت، دەبی تێکوشانی بووی بکەی هەتا بەدەست بهینی. هەر شتێک چەند قیمەتی گەورەبی دەبی ئینسان ئەوەندە ماندووبی بوو ئەوەی کە بەدەستی بهینی. بۆیە بەڕاستی بەڕێزان احفظ الله يحفظك، ئەگەر تو خۆت فەرمانی خوا و پێغەمبەر جێبەجێ ناکەی، پارێزگاری لە دین ناکەی، خوش پارێزگاری لێ ناکە، خوا حەفزت ناکە، خوا بەهەشتت بە قسمەت و بە نسیبت ناکە. بۆیە بەڕێزان گوتمان ئەمە مەفهومەکەی منطوقەکەی مەفهومەکەی ئەوەیە، یعنی ئەو کەسەی، یعنی مەفهومی مخالف، ئەو کەسەی کە پارێزگاری لە شریعەتی خوا نەکە، فەرمانەکانی خوا و پێغەمبەر جێبەجێ نەکە، خوش چ دەکە؟ خوش پارێزگاری لێ ناکە، چ لە دنیا چ لە قیامەت خوش تۆڵەی لێ دەکەتەوە، خوش سزای دەدا لە ڕۆژی قیامەت. بۆیە بەڕێزان يحفظك خوای گەورە دەفەرمێت له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. الله أكبر. دەفەرمێت خوا کۆمەڵە مەلائیکەتی داناوە تایبەتن بەوەی کە ئینسانی بپارێزن، تەنانەت لە دنیا حتا لە مصیبەت و بەڵا کە ئینسانی بپارێزن، بە تایبەتی مناڵ، یعنی کە زۆر لە زانایان دەڵێن بە تایبەتی مناڵ زۆر جار دەبینی مەگەر بەس خوا پاراستیوتی، مەسەلەن چۆن ئەو منداڵە لە جەیەکی بەرز بەردەبیتەوە، لەوانەیە گەرێکی گەورەبی لەو کاتە گیانی لەدەست بدە، بەڵام مەسەلەن دەبینی ئەو خوا ڕەحمی پێ دەکە، خوا پاراستیەتی. زۆر جار دەبینی بەڕاستی یەدی ڕەبانی لە پشت زۆر قەزیە هەیە، بۆیە خوا ئینسانی دەپارێزی، ئەوجا دینی ئینسانیش دەپارێزی. یعنی بزانە یەک لە مووقفەکان، یەک لە نمونونەکان قسەی یوسف بەڕێزان، یوسف عەلەیهی سەلام، قسەکەی مەشهورە معروفە لە سوورەتی یوسف، کاتی کە خێزانی عەزیزی مصر کە دەیەوێت سەرپێچی فەرمانی خوا وا بکە کە یوسف سەرپێچی فەرمانی خوا بکە و کاری فاحیشە و بەدڕەوشتی ئەنجام بدە لەگەلی، دەفەرمی چی؟ دەفەرمێت لەولا ئەن ڕەئا بورهانە ڕەبیه، لەولا ئەن ڕەئا بورهانە ڕەبیه، بەڵام ئیمانەکەی یەقینەکەی، یعنی ئەو خۆی بەندەی خوا بوو، بەندەی ڕاستەقینەی خوا بوو، ئیماندارێکی ڕاستەقینە بوو، بۆیە خوش ثەبات و ئستیقامەی پێبەخشی، خوش وای لێ کرد کە دوورکەویتەوە لەو گونەح و لەو تاوانە تووشی ئەو معسیەتە و سەرپێچیە نەبی. وشەی دووەم بەڕێزان فەرمووی احفظ الله تجده تجاهك. طبعا هندك لە زانایان دەڵێن یعنی تجده ئەمامەکە، بە ڕیوایەتێکیش هاتووە تجده، یعنی خوا بپارێزە، فەرمانەکانی خوا بپارێزە، دائما دەبینی خوا لە بەرامبەرتە، لە پێشتە. بەڵام هەندێک لە زانایان دەڵێن نەخێر، معنای ئەوە نییە کە خوا لە پێشتە یان لە پشتە یان لە تەنشتە یان لە تەنشتی ڕاستە یان چەپتە، نە، مەبەستی پێ ئەوەیە یعنی خوا پشتگیری دەکە، خوا لەگەلتە، یعنی أن الله معك نەک بەس مجرد يعني أمامك. بۆیە خوای گەورە دەفەرمێت چی؟ یا ئەیها النەبی حەسبک الله ومن اتبعك من المؤمنین. ئەی پێغەمبەر خوا بەسە بۆ ئەوەی پشتگیری تو بکە، هاوکاری تو بکە، بۆ ئەوەی کە سەرکەوتن و نەسرەتی تو بدە و لەگەڵ ئەوانەی لەگەڵ تو کە ئیماندارن کە مسلمانن. بۆیە ئینسان دائما يعني مفروضەوە دائما بڵێ حەسبی الله ونعم الوەکیل، هەر نەخۆشیەک مصیبەتێک ئەوەیەک هاتە بەرامبەری بڵێ حەسبی الله ونعم الوەکیل، ئەلەبی خوا بەس نییە بۆ ئەوەی کە پشتگیری و
پشتیوانی ئینسان بکە، ئەمە کیفایەتە. ئەگەر یەکێک پشتی ئەوەندە بەخوا قەیمبی تەوەکولی ئەوەندە بەهێزبی بەسەر خوای گەورە، وەڵڵاهی دنیا هەمووی ڕۆبەڕوو بیتەوە ئەو بەلایەوە ئاساییە، لەبەرەوە دەزانی قووەتێک هێزێک لە پشتیتی هیچ قووەتێک و هێزێک ناگەتە ئەو قووەت و هێزە. بۆیە بەڕاستی احفظ الله تجده تجاهك، يعني الشعور بمعية الله سبحانه وتعالى. بەڕێزان ئەمە زۆر گرنگە، هەستکردن بە لەگەڵبوونی خوا. يعني ئینسان ئیماندار، ئینسانی مسلمان دائما نابی غافل بی، دائما دەبی ئەم هەستەی لە ناخیدا بجوڵێتەوە، هەست بکە بەوەی کە خوا ئینشاءالله خوا لێ، مادەم ئەو لەسەر حەقە، با هەموو لەسەر باطل بن، مادەم تو لەسەر حەقی پشتت قەیم بی بەخوا. باشە، ئەم هەستکردنە زۆر گرنگە بەڕێزان. خوا دەفەرمێت ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معهم أينما كانوا. هەستکردن بە ئەمە بەڕێزان، ئەمە مەعیەی عامەی پێ دەگوترێ. مەعیە دوو جووری هەیە. المەعیە العامە لەگەڵبوونی گشتی، ئەمە خوا لەگەڵ هەموو کەسەکە، هەر دوو کەس تەنانەت ئەگەر کافریش بن، ئەگەر سێ کەس بن خوا ئاگایان لێ ئەم سێ کەسە، خوا چارەمینیانە، ئەگەر پێنج بن خوا شەشەمینیانە، ئەگەر کەمتر بن زیاتر بن خوا لەگەڵیانە و ئاگایان لێ. بەڵام بەڕێزان ئەوەی کە گرنگە مەعیە تایبەتەکەیە، المەعیە الخاصە. ئەم مەعیەیە تایبەتە بەڕێزان بە ئیمانداران، بە مسلمانان. دەبی ئینسانی ئیماندار هەست بەوە بکە کە خوا لەگەڵیتی. ئەمە حەقیقەتە، خوا ئاگاداری هەموو شتە، ئاگای لە بێبڕوایانیشە، بەڵام ئینسانی بێبڕوا ئاگای لە خوای نییە. هەست ناکە کە خوا ئاگای لێیە، هەست ناکە کە خوا چاودێری دەکە، کە خوا لەوانەیە سزای بدە، بڕوای پێی نییە. بەڵام ئینسانی ئیماندار مشتەرەکە، چۆن خوا ئاگای لە منیش هەست دەکەم کە خوا إن الله كان عليكم رقيبا، هەست دەکەم خوا چاودێریم دەکە. وەی بەڕێزان بزانە خوا دەفەرمی چی؟ إن الله مع الذين اتقوا، إن الله مع الذين اتقوا، مع الذين اتقوا، خوا لەگەڵ ئیمانداران و ئینسانی تەقوادارن. خوا دەفەرمی چی؟ لا تحزن إن الله معنا. زانە ئەمە کاتی بەڕێزان کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئەبوو بەکر کە لەو شکەوتە ئەو هەموو دژمنە لە دەوروبەری دەسوڕان و دەگەڕان بەس بدوزنەوە بیان کوژن. بەڕێزان هیچیان پێ نەبوو، هیچیان بەدەست نەبوو، هیچ تۆپ و تەیارە و هیچ سیلاحیان بەدەست نەبوو. لەو کاتە تەنانەت ئەبوو بەکر دەفەرمێت هاتنە سەر شکەوتەکە تەماش، یعنی ئەبوو بەکر دەفەرمێت ئەگەر یا رەسوڵ الله وەکو بڵێ ترسە کەوتە دڵی، فەرمووی ئەگەر تەماشای بەر پێ خۆیان بکەن دەمان بینن. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی؟ فەرمووی یا ئەبا بەکر ما بالك باثنين الله ثالثهما. ئەی ئەبوو بەکر تو باس چ دەکەی؟ تو باس چ دەکەی؟ تو دوو کەسن سێیەمینیان خوایە، ئەوانە چێن؟ ئەو هێزە هەمووی دەبیتە هیچ بەرامبەر هێزی خوا. بۆیە فەرمووی لا تحزن إن الله معنا، عاجز مەبە، دڵت تۆ نەبی ئەی ئەبوو بەکر، خوا لەگەڵمەیە. خوا موسى عليه السلام بەڕێزان کاتی کە لەگەڵ ئەیمانداران کە چوون يعني گوتیان غەرقە بن، ئەوجا فەرمووی ئینا لەمودرەکوون، فەرمووی ئەی موسى ئەمە تەواو تەوق کراین، تەواو لەناو چوین، تەواو لەناومان دەبەن. ئەی موسى فەرمووی چی؟ قال كلا إن معي ربي سيهدين. نەخێر، وا بیر مەکەنەوە، خوا لەگەڵمەیە، خوا ڕێمان پێشانەدا. ئەمەیە ئیمان بەڕێزان. لەو کاتە لەو مووقفە لەو هەڵوێستە إن معي ربي المعية الخاصة، لەگەڵبوونی تایبەت. ئینسان گەیشتە ئەم پلەیە، ئەم مەقامە، ئەم پێگەیە بەڕاستی لە کەس ناترسی. ئەو جا هەر شتێک بێتە سەری دەزانی ئەمە ئەبتیلاءە، ئەمە قەزا و قەدەرە، ئەمە لایەن خوایە. ئەو جا هەر سپاسگوزار و شاکر دەبی بەڕێزان. بۆیە بەڕاستی ئەم لەگەڵبوونی تایبەتە لەگەڵبوونی ڕێزە. خوا ڕێزی لە تو ناوە، خوا تەکریم لە توی ناوە، بڵێن لەگەڵبوونی پشتگیریە، لەگەڵبوونی تەوفیق و هیدایە و ڕەشادە، لەگەڵبوونی پاراستنە، لەگەڵبوونی بەختەوەری دنیا و قیامەتە. ئەمەیە مەعیەی تایبەت. بەڕێزان دەزانن یەک لەو شتانەی کە زۆر ئەوەیە بڵێن یانی دەبیتە هاوکار و یارمەتی دەر بۆ ئەوەی کە ئینسان ئەم مەعیەتە بەدەست بینی، خوێندنەوەی قورئانە. يعني مجرد خوێندنەوەی قورئان. خوای گەورە دەفەرمێت وإذا قرأت القرآن
جعلنا بينك وبين الذين لا يؤمنون بالآخرة حجابا مستورا. أويك قرآن دخوين توخواي قورا ستاريك حجابك دكت بين خوي وبيني أو كساني كديانوي سزا يان أزيتي بي بگينن. بوي بارزان پاراستني خواي قورا لبو بندكي چلا دنيا دت پاريزي لاشت دا پاريزي مالو من دالت دا پاريزي أهلو خزمو كسد دا پاريزي ها دزانن ك قصي أصحاب الكهف أو بلن نك أصحاب الكهف أو إلى سورة كهفات وقصي خضر عليه السلام لقال موسى عليه السلام كاتي يك لواني كذا چن ديواركي دروخين دعاء دلي وكان أبوهما صالحا زانا دلي هربوشي أو ديوارات روخان دو چات كردوا ها فرموي چي فرموي لبروا خزينه كي دو هتي ولا من أو دیوارن و بابیان کابرای که پیاوچاک بو صالح بو بزانه کابرا که پیاوچاک بی صالح بی تنانت لو من دالکانش خوا من دالکانو ثروت و سامان من دالکش ده پاريزي. بوي سعيد كري مسيب ده فرميت شي ده فرميت يا بني إني لأزيد في صلاتي من أجلك رجاء أن أحفظ فيك من نويج زور جار نويج السنة زيادة كان بس في سبيل أويك ها خوا أتو بباريزي بو من خوا من بباريزي باشا خوا دينكم بباريزي. بوي باريزان أما لروي دنيا لروي قيامتش لروي دينكش خوا دينكش ده باريزي نك بس دنيا كد ده باريزي دينكش ده باريزي أويش وكلا بلين هر لقصي يوسف كخواي قور ده فرميت ده فرميت كذلك لنصرف عنه السوء والفحشاء إيه كخواي قورا يوسفي باراز بو أوي كتوشي أم فاحشة وبتروشتي وخرابة كاري نبي فرموي لنصرف عنه بوچونك أو فرمانكان خواي باراست خواش أوي باراست نوك أوي كتوشي قنحو تاوان ببي أو جدواي فرموي وشي سيم إذا سألت فاسأل الله إذا سألت فاسأل الله هر داواكارية كتكرت لخوا داوابك لكز داوامك أقل لخلكش الداواكرت بلان بزانة أم سبب أو هوكارة ومزانة أو بيدكري أجر بويستي خوا نبي أجر خوا ويستي لقل نبي والله الدنياش بقري تو ناتوان هيج هاوكاريك بيابكي أجر ويستي خواي لقل نبي بوي بارزان وقال ربكم ادعوني أستجب لكم بونا بارية ولا خوا بودا بارية ولا غير خوا إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخلين ها دائما لخوا بباريوا. بوي إمام أحمد قسيك جواني هذا فرميت اللهم كما صنت وجهي عن السجود لغيرك فصنه عن المسألة لغيرك. ده فرميت خوايا شون من دموشاوي من تباراستو بو أويك السجدة بو غيري تو نبم خوايا منش ببارز بو أوي لغيري تو دعوانكم أو جاء إذا استعنت فاستعن بالله بارزان استعانة داواي هاوكارية بوي دالين استعانة نيوي دينا لبرشي لبرا وإما روجانا لفاتحة لنويجا كان ما دف خواي قول دفرميشي إياك نعبد وإياك نستعين زانا نيوي دين عبادته نيوي دين استعانة ودعوة كردنا إياك نعبد وإياك نستعين. بوي إنسان كاتي كداواي يارمتي وهاوكاري بك دبي تنيالا خوا داوابك أو جا فرموي كاتمان برو كوتايدشي وشي بينجم واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك أو جاب بيشا ونوش وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك. بزانا أجر أم يقينات درز ببرزان هر كسك لما أو يقيني هبي تخوى أو خمي دبي خفتي دبي لبو دنيا شورش غار ده فرميت أجر همو أمت همو دنيا همو جن وإنس همو أنخرب بنوا أجر بيانويت سودك بجينن أجر خوابو توينن ويسيبي ناتوان أجر بيانويت زررك بجينن أجر خوال سرتونن ويسيبي والله ناتوان. باش إنسان بو بختور نبي بو دلي ثنق بي بو خفت بخو أمري خوي تسليمي خوابك قل لن يصيبنا إلا ما كتب الله علينا خلاص برايتوا إن الله بيعمر صلى الله عليه وسلم فرميت إمام مسلم روايتك إن الله كتب مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة همو شد برايتوا بيش أوي كأسمان كانوا زوي درز ببي ب50,000 صال همو شد نسرايتوا. قل لو كنتم في بيوتكم
لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم. أتو لا خود دترسي لجيان دترسي ها بيامبلي أي محمد صلى الله عليه وسلم بيامبلي والله أواني كلناو مالكان خواندان دترسن ناين غزا وناين جهادو ها واد زانن أوهاب دباريزرين والله لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم كشنا كده ناو جيغاتان برو ناو ليفا وناو بطاني خود بشارة اگر خواوي استيلا سربي لوي دا كجري لوي روح الدرج لوي ملك الموت ديت كوتاي بيدي باشا بوهي بارزان انسان طبعا معنوي اواني انسان اگر ظلمك بيجيش نا تقبل ظلمك بكنا وجزاء سيئة سيئة مثلها بلان فمن عفا واصلح فاجره على الله اما منظومي حقوق بارزرا ولا اسلام هر کسک ظلمی لکرا حقی خوی تی داوای ظلم کبکه للدنیا حقی خوی ورگری اگرنا لقیامت حقی بارزرا بلان بس في سبيل اوية اما بيوندي بعقيدة وهي برزان بوي خواد فرميشي ما اصابك من مصيبة في الارض ولا في السماء الا في كتاب من قبل ان نبرأها يعني بيش اوي كتو درز بكري بيش اوي كزوي درز بكري هر مصيبتك كلا عرض بيان لأسماء إلا بيشتر نسراي توا كوتاي بيات بويا وشي حفتم ابن عباس بيغمر صلى الله عليه وسلم فرميت بو ابن عباس رفعت الأقلام وجفت الصحف توا كوتاي بياتوا قال مكان تواو هموش النسراي توا قال مكان هل جيراون وحبركش وشق بوي توا وقابلي أوينيك قورانكاري بسردا بيتن أو جال روايتي قطمان حاكم غير ترمذي يقدو جملة زيادة هاتوا فرموي تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة برزان بوي إنسان دبي نكلكاتي تنغانا تنيا لكاتي تنغانا إنسان وهي تنيا أوقاتا خواي ببيريتوا تنيا أوقاتا دس برزكتوا دا باريتوا دعادك دقريتوا دبي تكسكتر إيماني دا جولي نا بزانا أما صفات إنساني منافقة خواد فرميشي فإذا ركبوا في الفلك كاتي كذا كون بحر ليشاوي بحر الدين غرق بن دعوا الله مخلصين له الدين دبنا كسكي دين دار وخواتر سخوا ناس ومصلح فدل سوزو فلما نجاهم إلى البر كاتي كدينا وسرهم ناتي ودينا والله الحمد لله خوارز غاري كده فلما نجاهم إلى البر إذا هم يشركون بلام أو كاتد شن شركة كان بوي برزان قصتي أمسي كسهم من دزانين أوانيك دچنا شكوتك بردك ديتن درجاي شكوتك قباتا بي هر يك لو أنا عملك صالحي خوي باسك دعادك بعمل صالحي خوي خواي جورا أم مصيبته لا دبا أم بردا جوريا لا دبا كواتا إنسان لكاتي خوشي خوا بناسا خواش لكاتي تنغانا أغايلة دبي أتو لكاتي خوشي ولكاتي هيمني ولكاتي هرزاني ولكاتي صحة خوشي أتو خوات لبير نبي بكيف خوت للدنيا بجي إيه لو كاتي كاتو بكويا زيقته مصيبته بلاو نخوشي وفتنة لو كاتا هواركي خواش أو كاتا بهانات نايد شون تو بشتت لخواكر بخواش بشتت تيدك لو كاتا تعرف في الله تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة أوجه فرموي اعلم أن ما أخطأك لم يكن ليصيبك وما أصابك لم يكن ليخطئك أما جبابتك عقائدية بارزان خواي قول هرشتك أجل نعمتك لقل توي كردبي مستحيل أم نعمتها ناتشي بكسكتر خوا بو توي داناوا أجر مصيبتك بلايق نخوشيك لو توي دانابي تجاوزناك بغيري تو ها لهردولا كوتا دبي إنسان إيمان با قدر هبي برزان وليدي كري عبادي كري صامت صحابية وليدي كري ده فرميت عبادي بابم نخوش بو لسرمرك بو كمن شو مخزمتي وصيتي كردم فرموي دانشا كرم دواي كدانشتم فرموي أي كرم ده تويت تشيج لا إيمانك بكي تشيج لا إيمانت بكي فرموي بلي فرموي والله تناقي حقيقتي زانست وزانياري وحقيقتي خواي قورة إلا ده بإيمانت بقدرها بقدر خير وشر بالقدر خيري وشري أوجه كراكي فرموي أي بابا فيرمك يعني شون من إيمان بقدر فرموي أن ما أخطأك لم يكن ليصيبك وأن ما أصابك لم يكن ليخطئك ده بإيمانت هبي هرشت خوا بوتو نويسيبي إلا بوتو ده بكسة النابي خوا نعمته يعني نقمته يعني من حياة يعني محنية اگر بوتو بي اما دبي صابر بي يعني دبي شاكر بي او جاء فرموي خواي بيعمر صلى الله عليه وسلم فرموي
أو أول ما خلق الله تبارك وتعالى القلم قلم بو، ثم قال اكتب، فجرى في تلك الساعة بما هو كائن إلى يوم القيامة. أو جاء فرموي يا بني إن مت ولست على ذلك دخلت النار. فرموي كرم زور خطرة أقدار با أقا بمري لسر أنبي روبروا نبي لسر معقيدة نبي داتشيا جهنم. أو جاء فرموي واعلم أن النصر مع الصبر. أقاد لبي سركوتن مع الصبر، ها نك بعد ها فرموي مع الصبر، يعني نك لدواي آرام قرتن سركوتن دي لا لقلي دي باشا بوي فرموي إن فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا، معها برزان نك بعد. بوي ابن عباس ده فرميت لا يغلب عسر يسرين أبدا، ناكريتن تنجيك لا دو يسري أوبك، يعني بلين مثلا لدواي دو عسر يسرك بيت، لا يعني دائما لقل زحمتك خوشيش ديتن لوقاتا. ويبرزاني ما نازان يعني كات من تواوبو وقصة زورة ام بابتانا براستي فرموديكي زور فروانو زور معناي دريجو قورا لخوي دقري وكو بيشتريش باس ما كرت بلام يعني بو اندازي ان شاء الله اكتفاء كاين، يعني اميدواري ان شاء الله واني كباس ما كرت جي سود بيت بو همو لايك ان شاء الله همومان إعادة النظر بكين ولقل معاملي خومان لقل خواي قورا ولقل مسلمانان وإيمان داران بو ويكا يعني لنتيجة إما بتوانين بارزگاري لا فرمانا كان خواي قورا بكين وبو أوي بلكو خواي قورش بمان بارزي لدنيا ودينش مان ببارزي ولا قيامتش حشر مان بكا لقل إيمان داران ومسلمانان و پیغمبران وصديقين وشهداء إن شاء الله تعالى. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.